سەری زەوی پشکنیم زۆر لوتکەونەوی نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێوە کوستۆدیۆی شیری و دیاری نەمدی شوێنێ خۆش و جوان دڵگیر بێوەکو ماوەی مناڵانی کورسات. سڵاوتان لێبێت چۆنە بکاتتان باش. ئەو سڵاوەکەم گەشتە ئێوە چۆنە نەمبینن؟ ئەم منیش ئێوە بینم بەیوام زۆر باش بن وە زۆر دڵخۆش بن لەبەرەوەی کە ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە لا پەیوەندی هاوڕێکانم ئیشەڵا هەمویان وەرەگیرێ لا ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممەیە و کاتی بەرنامەی ژیری و دیاریە عزیزانی من لە هەر جێگەیەکن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 99 یاخود 0 751 849 03 13. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ. ئەنجا یەکەم هاوڕێمان نازام وەربگرین یان گۆرانێکی تر بڵم یان با یارە بۆمان بڵێ یارە. ئەلو بابەتەوارچۆنی چۆنی یارە؟ من زۆر باشم، تۆ چۆنی؟ وەڵا باشم لەخوا بەزیادە. لەخوا بەزیادە یەخوا هەمیشە باش بی. وەڵا منیش زۆر باشم. بەس ئەزانی ئەمڕۆ تۆزێ گەرم بوو؟ ئەرە وەڵا دادەتەوار. وایە تۆش گەرمات بوو ئەمڕۆ؟ ئەرە وەڵا. ئەی چیت کرد؟ وەڵا بۆ خۆم لەگەڵ ڕەفیقەکان یاریم دەکرد لە دەرەوە. ئەڵڵا چەند خۆشە. یاری چیتان کرد؟ وەڵا یاری چاوشارکێ. چاوشارکێ. ئەی یاری خەتخەتێ نەکەن ئێوە؟ ئەرە وەڵا. خۆشە یاری خەتخەتێنیش. گۆرانیەکیش هەیە لەسەر گۆرانی چاوشارکێی ناوە دوایی بۆ تەڵێم. ئەنجا پێم بڵێ یارە پێشەوەی کە پەیوەندەکەی تۆ وەربگرین ویستم بڵم گۆرانیەکتان بۆڵم بەس دوای بیرم کەوتەوە یارە گۆرانیە زانێ وایە؟ وایە. کەواتە گۆرانیەکی خۆشمان پێشکەشکە. منیشوان کڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم بەختە و ماڵ و یێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگەیە و هیوە بۆ مێناڵان لە گشتوێنێ لە هەر جێکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگسی خاکەکەم گوڵ لە بەرۆکی دەدەم. چەپڵەیەکی زۆر بەهێز. ئادەکەوار دەتوانم گۆرانێکی تر بڵێم؟ ئەو چەند جوانە گۆرانی زۆری لەبەرە. فەرموو. دادەکەوار با بەسەرە بیڵێین. باشە دەی بەسەر بەنۆرەواتە. گۆرانەکە ناوی چییە؟ یەکەمجار من. باشە کاتە پێم وەڵە ناوی چییە بزانم یەکسەر دەتوانم بیڵێمەوە دەست پێ بکە. لە خەوما بووم بە پاڵەوان گایەکم خست بۆ سەر شان دوو فیلی بەچکە ڕانەکێشان بەگوێستا کە فومە کرد لە شارێ شیتیان دەکەوتە خوارێ. نۆرەی منە مارم گرت بوو بەددان سرم گرت بوو ئەم خوران لە پڕێکە کە پژمیم هەستام لە خەو ڕاپەڕیم سەیرم کرد پاڵەوان نیم هەر وەک جاران قوتابیم ئەوانەی گوێتان لێبوو یاران پێیان بڵێ لەکوێ بوو ئەوانەی گوێیان لێبوو یاران کوورە لە خەوەکەیانە هەبوو. یاران بەڵێ گیان ویست شتێ بڵێ بەخواتەوە ئێڵێ دەی بیڵە. پرسیارێکمەیە. ئەی بابە پرسیار با ڕاکەین من زۆر لە پرسیارە ترسم. کاڵتاکەم پرسیارەکە چییە؟
دادەتەوە گۆرانیەکەم بۆ ئەڵێ ئێستا. ئاوە پرسیارەکە بوو؟ بەڵێ. باش ئەوە چەرم گۆرانی ئەمە پێنجەمیان شەشەم. دادەتەوار ئەوەی کە ئەڵێ دوێنێ لەگەڵ مامۆستامان چون بۆ بەختی ئاژەڵات. بەسەرچاو هەموو گۆرانیەکانی لەبەرە ئەو لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە لەبەر کردووە؟ بەڵێ. هەر بژیت پێم خۆشە بەسەرچاو بۆ تەڵێم ئەوە بۆ تا بڵێ یاک پێم بڵێ یەک دووسێ دەی بڵێ یەک دووسێ بابەت بڵێم. یەک دوو سێ. دوێنێ لەگەڵ مامۆستامان چوین بۆ بەختەی ئاژەڵان مامۆستا باوتە شیرین ناوی ئاژەڵانی فێرکردین ناوی شێر و ورچ و ڕێوی هی کەروێشک و کاڵاکێوی ناوی شێر و ورچ و ڕێوی هی کەروێشک و کاڵاکێوی ئێستا هەموو شادومانین ناوی ئاژەڵان دەزانین. ئەنجا لەبەرەوەی کە یەکەم پەیوەندیمان بووی خۆزگەت هەیە؟ ئەوەی کاڵە خۆزگە منیش وەک باران گوڵم ئەوە تۆم تۆ ببینم. ئۆی لەو خۆزگێکە جوانە دڵم پڕ بوو. ئەنجا چی ئاتوانین خۆزگەکە ئایسە بێنینەدی ئێوە ماڵتان لەکوێ؟ دادەتەوار کەی دێم بووبینم؟ ئێستا ئەبێت؟ ئەتوانین دوای پەیوەندەکەت کە داتخستەوە بێ بۆ دەستگای میدیای کورسات منیش دێرم. نزیکت لە سلێمانی؟ یاران من هەموو پێنجشەممە و یەکشەممە و سێشەممەیەک لێرم لە دەستگای میدیای کورساتم لە دەباشان ئەتوانی تۆش بێی بۆ دەباشان و بۆ دەستگای میدیای کورسات و کورسات ماڵی هەمووانە و بێی سەردانمانکەیت و منیش ببینیت و خۆزگەکەشی پێدەدی. چەپڵەکانتە ڕقەمەکە بڵێم؟ نەکەی ژمارەی مەبەستی بەرنامەکەمانیانەوەی خۆتان. وەڵا ئەوەی بەرنامەکە ئادە باشە قەی ناترسام فەرموو فەرموو. 0 7 4 6 هەروەها 0 7 سیانزەکە توێکو خۆمە ئەی بژیت. ئیشەڵا براوەشە بی بۆی کە دیارێکی جوانت بۆ ئامادەکەین بێی بۆ کورسات لێرە وەریگریت و منیش ببینیت. منیش زۆر حەزەکەم بتبینم. یارانگەڵ یەکشەممان و سێشەممان و پێنجشەممان هەچ کاتێک پێت خۆش بوو ئەتوانی بێی سەردانمانکەی. باش؟ دادەتەوار سەعات چەند؟ ئاها خۆی لە دوای سەعات یەکەوتانی بێت. یاڵە با بڕین لای چەرخەکەمە. خواحافیز. یەک دوو سێ. جیاوازی وێنەکان بڕگەیەکی زۆر خۆشە. ئەنجا با بزانین ئەتوانی بە خێرایی پێنج جیاوازی یاخود زیاترمان پێ بڵێیت؟ دادەتەوار لای من جارە نەهاتۆتە سەر شاشە. کەواتە با پێکەوە بڵێن یەک دوو سێ و بێتە سەر شاشە. ئەنجا کە هاتە سەر شاشە دەستان خۆش بۆمان گەورەکەن. وێنەکەمان بۆ گەورەکان دەستان خۆش. یارانەی بینی؟ بەڵێ. یاران کەواتە با دەست پێ بکەین جیاوازەکانمان پێ بڵێ. یەکەم جیاوازی چییە؟ ئەوەی جەمپەکە سەوزەیاکی ترشیان شینە. یەک ئافەرم هەمووی ڕەنگەکانە. جیاوازێکی تر؟ کوڕەکە دلی هینی سەر پلیسکێنەکە.
کوڕەکەی سەر خلیسکێنەکە جلەکە بلوس کوڕەکەیەکیان مۆرەیەکیان شینە کوڕەکە ئافرم دوو چیتر خێرا 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 یاری خەتخەتێنی شەکەن دادەتەوار کوڕکتەکە لەسەر سارەکەن لەولا لا ملالێتی لەولا لینگیە هەر بژیت سێ چیتر خێرا خێرا گۆشتەکە چیەکە سێ گۆشەکە ڕەنگەکەی ئافرم چوار کاتی تاوا بوو کچەکە 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 پێنج پیرۆ داوەڕێ جوانەکان یاران براوە بوویت زۆر سپاسی ئایکیوەکەم زۆر سپاس دووبارە بۆ ئایکیو بۆ دابینکردنی دیاری بۆ تۆ هاوڕەکانی ترمان زۆر سپاس بۆ تۆشکە لەگەڵمانە لەرانیشەکەم سپاس بۆ هەموو لاک ئەی سپاسی ستافی منداڵان ناکەی سپاسی سپاسیتەڵشتەکەم ئەو تەمپڵەیەش پێشکەش بێتەوە بێ بۆ سپاسەکانێ ئیشەڵایەکە بینین خۆزگەکە شێتە دی خوارد لەگەڵ بافیز هاوڕێکی ترمان لەگەڵایە بڵێ ناوی چییە؟ ڕاست ناوی ڕازە ڕاست بەڵێ چۆنی؟ باسی وەڵام من باشم تۆ چۆنی؟ زۆر باشم کەتەوە بینی هەمیشە بڕاستە زۆر باشی کە منت بینی؟ بەڵێ هەمیشە باشبی یاخوا کەواتە بۆی کە هەمیشە باشبی هەموو یەکشەممە و سێشەمە و پێنجشەممەیەک سەری بەرنامەکەمان کە باش بۆی بمبینیت و باشی لەکوێ لەگەڵمانای ڕاست؟ لە هەولێرەوە لە هەولێرەوە ڕاست پەیوەندی کردووە پێوەمانەوە زۆر زۆریش خۆشحاڵم و هاوڕێیانم زۆر خۆشەوێ لە هەولێرە زانی؟ زۆر سپاس ئەی باشە خۆشەوێ زۆر سپاسانەکەم ئەی پێم بڵێ چەند ساڵیت؟ 12 سیانزە ساڵ ئەی تەمەند 12 12 ساڵ ئەی تەمەند درێژ بیاخوا باشە با هەریەک بکەین ژمارە 12ی تیابێت باشە ئێمە ئەتوانین ناوی ڕەنگەکان بڵێین سێکە ناوی 12 ڕەنگم پێ بڵێ بۆی من بە خێرایی بتوانم لە ناو ستۆدیۆ ژیری و دیاری دەستی لێ بم 12 ڕەنگ سپی بەڵێ یەک ڕەش دوو سوور سێ پرتقاڵی چوار پێنج ڕەنگ زۆرە دەی خێرا ڕەنگی تر پەمەی پێنج شەش زەرد ماوە شین ماوە ئەوە هەشت سەوزی شوت سەوزی تۆ خنەوتە سەوزی تۆ ئەوە نوە وەڵای شەرەکەمانی ناتوانم سەرێکی لێ بکەم ئاقەینە دوو ڕەنی کەم پێ بڵێ بڵێ زەرد و شینی کاڵ زەردی شینیکە ئەوە زەرد ئەوە شینی کاڵ چەند خێرا و باشم چۆکڵێکی بەهێز هەر بژیت بڕۆینە لای چرخەکەمان یان گۆرانێکی خۆشمان پێشکەشەکەی با بڕۆینە لای چرخەکەمان پێمان بڵێ یەک دوو سێ سێ بازدانی چیبان بۆ دەرەچێ دووبارە هەوڵ بدە یەک دوو سێ بابزانی ئەم جارە چیمان بۆ دەرەچێ کڵاوێ
2 تاراران ئاڕۆینە لای بڕگەی کڵاوێن خۆ ئەم یاریە زانی بەڵێ زۆر باشە با کڵاوەکان بێنە سەر شاشە 8 کڵاومان هەیە لەناو ئەم 8ەیە دوو جارەتوانی بڵێ گوڵ یەکێک لە کڵاوەکان دیارەکەی تایە ئەبێت تۆ بیدۆزیتەوە ژمارەکانی تریش ئەتوانین بە دڵی خۆت بڵێ فت واتە تای نەبێ لێم کەو پێم بڵێ 1 2 3 با بێنمەوە دەست خۆش من تەنها بە 1 2 3 توام لەم بەرنامەیە بجوڵم ژمارەیەکمان پێ بڵێ ئەو جا پێمان بڵێ گوڵ بە یان فت بێ ژمارە چەند ژمارە چەند ژمارە 3 سێ چی بێ سێ فت بێ 1 2 3 هەر بژیت ژمارەیەکمان ڕۆشت 7 ژمارەمان ماوە ژمارە چەند 1 فت چۆن دەنگەکەی باش نییە 4 فت 1 2 3 هەر بژیت ژمارەیەکی تر زۆر باشێناوتە تا ئێستا هەردوو ژمارەکە فت بوون ژمارە چەند 1 وەبزانم 1 فت 1 2 3 ڕاستە ئێستا ڕیزی سەرەوە 1 ژمارەمان ماوە چی لێ بکەین هاوڕێکەم ژمارەیەکی تر 2 چی 6 چی 6 گوڵ 6 گوڵ تیای نەبوو بەردەوام بە ئەتوانین بەردەوام بی چکە گوڵێکی کەت ماوە ئێستا یان لە 5 یان 2 یان 7 یان 8 ئەو 4 ژمارەیەمان ماوە یەکێک لەو ژمارانە تایەتی اینجا ژمارەیەکمان پێ بڵێ و پێمان بڵێ ئەڵێ گوڵ یان فت 5 چی گوڵ یان فت هاوڕێکەم 5 فت 5 فت تانانانا ئافەرم ئێستا 7 و 2 8مان ماوە ژمارە 8 چی 8 چی ئەلو هەشتی تیای بێیان تیای نەبێ هەشتی دەنگی باش نییە بۆچی هاوڕانی کۆنتترۆل هاوکاری بکەن من بە باشی گوێم لێ نییە باش ئێستا ژمارە چەند 8 هەشتی گوڵ ژمارە 8 گوڵ با بزانین تیای بێ 1 2 3 تیای بوو وەربژیت پیرۆزە هاوڕێ جوانەکەم خۆشمەوێ ئاگاداری خۆت بە خوات لەگەڵ بەڵێ ئەو هاوڕێمان براوە بوو لە پایتەختی شۆ پەیوەندی پێوە کردبووین ئێمەش دیارەکەی بۆ نێرین بۆ هەولێری خۆشەویست ئەویش لە ڕێگەی نووسینگەکانمانەوە ئەتوانێت دیارەکەی وەربگرێت ئەنجا بڵێن چی تۆ بڵێن چی ئەزان پەیوەندیکەن بە ژمارەکانی 0 4 6 9 یاخود 3
سفر حوصة وبنجاياك هاش صوتلونا سفر سيسيانزا بس باس كانوا كم جارين لا استشعرك ما لك الله بناي ميلاف بله شوني باشا يا خوا بعجبي ميلاف بله أو خوتي بله ميلاف ولي كيو لقل ماناي سليماني لسليماني أي تشنك بوشي هوال ما نابرسي بيوندي من بيوناكي بزاني تشونين إما باشين تيكين تيناكين قليبة الماء مكتب مبو مكتبي هبو هربجي كاتا سرقالي خويندن بوي كاريكي باش تكردو أي چند صالي لبولي چند هش صالي واتە لە پۆلی دەرتم بۆ سێ دەرچووە بۆ سێ هەر بژیت یاخوا تەمەند درێژبی ئەی گۆرانێکی خۆشە زانی قوتابیم لە پۆلی سێ ئازا و چست و لەجێ بولبولی باخچە و ساوە لە باخیشی ڕازاوە نایزانم خای ناکەوە من بۆموتی باشە مادەم گۆرانی نازانی وەرە بە یاریەکی خۆشکەین یاری دۆزینەوەی مەتەڵەکەی کە من پێتەڵم ئەمە چییە چی پێ ئەڵێن بۆستە باش تێ بدۆزمەوە ئەمە چییە چی پێ ئەڵێن لە ئاسمانە هەیە ڕەنگی سپیە هەنێ جار بارانە بارێنێ و هەنێ جاریش بەفر هەندێک جاریش ئەگەر زۆر بە قووەت بێت تەرزە ئەبارێنێت هەور ئافەرین با بڕێنە لای چەرخەکەمان یەک دوو سێ زانیاری گشتی زۆر باشە ئەم بڕگەیەمان زۆر خۆشە ئەڕۆینە لای بۆکسی ژمارەی لای نۆ پێمان بڵێ یەک دوو سێ دوو سێ هەر بژیت شوێنەکەم کوێ بوو لەم تێکچوو ئێرەیە پرسیاری ژمارە 18 پرسیاری ژمارە 18 بۆتان خوێنمەوە بۆتان بەڵێ پرسیارەکەمان ئەڵێ بەباشی گوێ بگرە زۆر ئاسانە ئیشەڵا براوا بیت و ئێمەش دیارەکە پێشکەشەکەین تۆژی بۆ دەستگای میدیای کورسات و دیارەکەت وەرەگریت و زۆر دڵخۆشە بیت و ئەڕۆیتە ماڵەوە بەکارهێنیت و ئەنجا دواتر بۆ هاوڕەکانتی باسەکەیت و ئەنجە بەباشی ئەخوێنیت و ساڵێکی تریش لە قوتابخانە ئەتوانی بەکاری بێنی باش ئەشکەوتی هەزار مرد لە سنووری کام شاری کوردستانە زۆر ئاسانە من سلێمانی ئافرین ئەوە چۆن یەکسەرزانی ڕۆشتووی بورم پێیوتم ئای دەستی خۆش بێ ڕێزمان هەیە بۆی زۆر سپاس ئەتوانی لەگەڵ ئەوە بێ دیارەکە دووار بگری باش دەبڕی کەی ژاوکاری کردی ئەشانی دیارەکە دواتر دابەشەکەی لەگەڵ پورتە ئاگاداری خۆت بەخوات لەگەڵ خواحافیز بڵێن چی باش تێکتان پێ بڵێم بەس بینی خۆمان بێ باشە بە کەسی نەڵێن
ئەمە تەنها بۆ بینەرانە بەجێم نەهێڵن ئایستا گەڕێمەوە بۆلاتان لەبەرەوەی ئەبێ بڕۆمە لای ناوڕێکی زۆر کورتویەمەوە بۆلاتە. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزانی من خۆشەویستەکانم هاوڕێ خۆشەویستەکانم بەڕاستی زۆرم خۆشەوێن ئەنجا هەر بۆ بۆنەیەوە بەردەوامە بین لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانمان بۆ ئەوەی کە دڵخۆشیان بکەین و دیاریان پێشکەشکەین ئێوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و لەگەڵمانە بن بزان کە چرخەکە چیتان بۆ دیاریەکات بۆ ئەوەی کە تاقی بکەینەوە و براوە بن ژمارەکانمان 0 یاخود 0 751 849 03 13. ئەم کێمان لەگەڵایە؟ لیا چۆنی لیا؟ باشی؟ من باشم لیا ئەی تۆ چۆنی لیا؟ زۆر باشم. یاخوا باش بی لیا لەکوێ لەگەڵمانای لیا؟ لە هەولێر. لە هەولێرەوە لیا پەیوەندی پێوە کردوین وای چەند خۆشحاڵم ئەمڕۆ زۆربەی هاوڕێکانم لێوە لەگەڵمانە منی زۆر خۆشحاڵم بەخوا منیش زۆر زیاتر یەک چەپڵەی بەهێز بۆ هەموو هاوڕێیانم لە هەر 4 پارچەی کوردستان. لیا چەند ساڵی؟ 7. ئەی تەمەند درێژ بی لیا گۆرانی خۆشە زانی تۆ؟ ئەیزانی یان زۆر نا؟ بەڵێ دەزانم. بەڵێ دەزانێت کەواتە ئەتوانی گۆرانەیەکی خۆش پێشکەشی من و ستافی ماوەی مناڵانی کورسات و بینەرانمان بکەی؟ بەڵێ. زۆر باشە کەواتە فەرموو. گۆرانی چی؟ بەدڵی خۆت. لەماڵ شنۆرە خانە تەقەی دەرگایە لەماڵ شنۆرە خانە تەقەی دەرگایە تەق 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 من داپیرم ڕۆڵە گیان زۆر هێناوم کێکی جوان دەیبیکەنەوە بەرگیان هەر بەشید لیا دەست خۆش. باشە لیا پرسیارێک ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان من لە دەرگام ماوە دیارێکەم هێنا بوو بۆ لای تۆ بۆ ماڵی ئێوە دەرگام لێکەیتەوە؟ بەڵێ. ئەی ئەو کاتە چیەکەی کە من بێ؟ زۆر دڵخۆشە بم. زۆر دڵخۆشە بی منیش ئەنجا منیش باوەشێکی چۆنە پیاکەم ئەڵێم لیا بیرم کرده بووی ئەنجە دوایی ئەڕۆینە شوێنان بۆ خۆمانە گەڕین دیارێکت پێشکەشەکەم چەند خۆشە بێ. دەزانی چی؟ دەزانی من چەند فڕەنگە چین چۆن؟ چین وای بەڕاستە؟ وڕامەوە بۆسە خەبەرم بۆ ئیستا چی بیڵێرەوە؟ ئستا بوڕێمە دیسان بوڕێمە ماشەڵڵا ئەبێ چەند جوان بی ئەو کاتا گەر دەرگاکە کە کردەوە لەم یەکسەر دووبارە بوڕێمە. چی؟ من لە باوشتەکەم. منیش لە باوشتەکەم. زۆر باشە لیا من زۆرم خۆشەوەی کەواتە حەزەکەم لەگەڵ تۆ یاریەک تاقی بکەمەوە بیکەین. یاریەکە ناوی چی بێت؟ یاری خۆشاردنەوە بکەین؟ یاری چاوشارکێ بکەین؟ بەڵێ.
باشە دێ پێم بڵێن 1 2 3 بەس با کامێراکەی ئێرە وەرم بگرێ 1 2 شوێنێکم چەند باش ئەتۆم لێ دیار نییە کاتا خۆتە شەکەوە ئەتوانی بمدۆزیتەوە بەڵێ بۆ خۆت بگەڕێ منی ژێ ژمێرم زانم تا ژمارە چێ نەتوانین بمدۆزیتەوە 1 لیا 2 لیا 3 لیا 4 ناژمارەکان چی؟ ناژمارەکان لەناو ژمارەکانە؟ باشە منەوە نەپچکۆلم ناو ژمارەکانە یان ناوخانیەکەی ناو پەنجەرەکە ناو پەنجەرەکە نا پێمەوە هاوڕێیان ناکەڵمەوە ئەزانی لەکوێ بووم؟ لەکێ چ بووم بۆ ماڵی زیتەڵا ئەوە هاتمەوە لیە زۆر سپاس زیتەڵە ماڵتان ناوێ لە مەولا ماڵی زیتەڵە بەکارێنم بۆ چاوشارکێ زۆر باشە لیا بەڕاستی یاریکی زۆر خۆش بوو نۆرەی تۆیە یاڵە خۆ بشارە 1 2 تۆ لەکێ خۆتە شاریتەوە توانای هەر لە جێگەی خۆتە ئاوا خۆ بشاریتەوە چکە من ناتبینم زۆر باشە لیا بڕێنە لای چرخەکەمان کەواتە پێمان بڵێ 1 2 3 با دووبارەکەینەوە 1 2 3 گوێ شکاندن هاوڕێ جوانەکەم کۆمەڵێک ژمارە یەنە سەر شاشە اینجا سێرکەی ساڵێن 1 2 3 یان 1 2 3 ئەوە هاتن لە ژمارەیەکەوە هەمانە تاوکو ژمارە 8 یەکێک لەم ژمارانە گوێزەکەی ناوی ساغە ئەوانەی تر هیچی تیانە و تەنها بەرگەکێتی ئەنجە تۆ توانی تەنها 3 ژمارەمان پێ بڵیت بۆ ئەوەی کە بتانی ئەو ژمارەیە بدۆزیتەوە کە گوێزەکەی تایە ژمارە چەند دیارەکە ژمارە 1 2 3 4 5 6 7 8 ئەمەی تەنیشتمە نایەتە سەر شاشە ها لێرە ژمارە 3 با بیشێنی 1 2 3 تەن وڵای هیچی تیانە بوو ژمارێک تر بەداخەوە ژمارە 1 6 6 1 2 3 تیای نەبوو یەک ژمارەتمە 3 6 ژمارێکی ترمان پێ بڵێ منیش نازانم بەڕاستی خۆت ژمارەیەکمان پێ بڵێ ئەزانم کە ژمارە ڕاستەکاڵی دڵم خەبەری یاوە چەند چەند لیا چەند 20 21 ژمارە چەند لێ 1 ژمارە 1 باشە 1
بەستە باوای لێکەم بۆی زۆر جوان بیبینن. یەک، دوو، سێ. پیرۆزە. بینیت؟ بەڵێ براو یاڕێ جوانەکەم پیرۆز بێ. ئەوە چێ بوو بە کەروێشێ کەروێشکەکە چۆنی؟ ئاویش سەلامەکە. زۆر سپاس. خوافیز. چۆنێ ئەزانن ئەوە زۆربەی هاوڕێیانمان لێرەوە سەلامەکان کەروێشکەکە پشیلەکە سمۆرەکە. پرسیارێک پرسیارێک بۆ هاوڕێیانی کۆنتڕۆڵ. وێنەی منتان بۆچی دانەناو لەناو شاشەکانە؟ ئەی باشە لەویا بۆچی گەورەتان نەکردووە؟ نابێت؟ زۆر جوانە بۆ؟ ڕاستەکە ئەو کاتا بێ بە دوو تەوار مناڵەکان سەریان لێ تێکەچ. باشە دێ ئازیزانی من بەردەوامین لە وەرگرتنی پەیوەندی هاوڕێکانمان. ئەنجا با بزانین کێمان لەگەڵە ڕەیان بەڵێ چۆنی؟ سڵاو دارتەوە چۆنی؟ سڵاو ڕەیان تۆ چۆنی؟ من زۆر باشم. یەخوا باشبی وەڵڵا منیش زۆر باشم. گۆرانیم وت یاری چاوشارکێم کرد یاری ڕەنگەکانم کرد یاری دۆزینەوەی ناوەکان و مەتەڵم کرد. بینەر بوویت؟ کاتێکی زۆر خۆشمان بەڕێ کرد لەگەڵ مناڵەکانە. ئینجا هاوڕێکانم دووسێ هاوڕێم لە هەولێرەوە پەیوەندیان پێوە کردبووین. ئەزانێ؟ لەوێش بینەرمان هەیە. منیش زۆر ئەنج چیتر دیارەکانم ئامادە کردووە و پرسیارم ئامادە کردووە و ئەنجا تۆ گۆرانیت ئامادە کردووە بۆ من؟ گۆرانیت ئامادە کردووە بۆ من؟ بەڵێ زۆر باشە کەواتە ئەڕۆینە لای گۆرانی ئەم هاوڕێمان. گۆرانی ئاشتیم ئامادە کردووە. گۆرانی ئاشتی یەک دوو سێ. منی ژوا گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێت جارێکی تر وێران بێ نیشتیمانم بەختە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگەیە و نیوە بۆ مناڵەکی شوێنێن لە هەرگێکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێت لە نێرگسی خاکەکەم تاژ لە بەرۆکی دەدەم. چاوڵێکی زۆر بەهێز سەنگت خۆش زۆر خۆش بۆ دووتی نەزانی زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی. بڕۆینە لای لە منەوە فێر بوویت؟ چەند خۆشحاڵم کە مناڵەکان لە منەوە فێری گۆرانی مناڵان بوون فێری یاریکردنی خۆش بوون وەرگرتنی زانیار. کەواتە بۆسە منیش گۆرانێکی خۆشە بۆ ئەڵێم هەر ناوی ئاشتیە باش؟ خەی نامیژێرە گۆرانیە بڵە؟ منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێت جارێکی تر وێران بێ نیشتیمانم باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگێ و هیوە بۆ مناڵ لە شوێنێ لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵە بەرۆکی دەدەم. ئەو سەرفەکەتمان لەخوێ. یەک دوو سێ. ئەوسە نابێت حەزم لە بەرگەی جیاوازی وێنەکانە. دەی بەشکم ئەوەت بۆ دەرچێ ئەوە ئەڵێ دووبارە هەوڵ بە. یەک تەنیا بە یەک دوو سێ ئیشەکە. یەک دوو سێ. بابزانین
یک دایکەوەی دووبارەکەینەوە. یەک دوو دوو سێ سێ. خوای گیانەوە بێت. بۆ دەرچوو. زۆر سپاس. بەختت هەبوو بەڕاستی. ئەنجا با بڵێن یەک دوو سێ وێنەکە بێتە سەر شاشە و دەستکەی بە دۆزینەوەی جیاوازی ناو وێنەکانی. یەک دوو سێ. زۆر باشە. باڵندەی ناو دارستان بۆمان گەورە بکەن. هێشتا ناتوە سەر شاشە. آخر ڕاست دەکەی لە بەرەوەی بەرنامەکەمان ڕاستە خۆی کاتی پێچەیە تا لە لای تۆ دەرەکەوێت بەڵام ئێستا ئەی بینیت کە بینیت پێم بڵێ بۆی کە کاتەکەت بۆ دیاریکەین دیارەکەش بۆ ئامادەکەین. خێرا بینیت چۆن دەرکەوت لام با دەست پێ بکەین کاتەکەمان بڕوە. یەکەم جیاوازی کلیکی شێرەکە کلیکی یەک ئەو ڕەنگەکەی جیاوازە هەر بژیت. ئەو منیشی تیامە سێرکەن هەڵۆی تایە تەواری تایە. جیاوازی دوام سەرێکی سەڵەکە بکەوە کوانێ. ئەوە قاتێکی پێوە قاتێکی نینە قاتی مەڕەکە مەڕەکە هەر بژیت هەر بژیت. سەڵەکە مشکەکە بانێ ئەو کتر مشکەکە نیەوە بانەوە. ئەوە سێ مشکەی سەرکی سەڵەکە ئەوە سێ. ئەنجا هێلکەشێکان و بەکەشتێ کرمەکە ڕووەکەی جیاوازە ئەوە چوار. چیتر کەرێشکەکە گوێچکەی ڕەنگەکەی هەر بژیت. پەمەیە لێرە ڕەساسیە ئەوە 5 هەر بژی داوڕێ جوانەکەم بەڕاستی زۆر بە باشی توانین جیاوازەکانمان پێ بڵێ. پیرۆز بێ خوات لەگەڵ. خواحافیز. کێمان لەگەڵا؟ ئەلو چۆنی؟ ئەلو کێمان لەگەڵا؟ ئەلو کێمان لەگەڵا؟ لاهیمان لەگەڵا. لاهی چۆنی؟ لاوی؟ لاهی چۆنی؟ نە لاهی. ئەو تۆ چێکەی لێرە؟ ئەو من چێکە کاتی بەرنامەکەی منە تۆ چێکەی لێرە؟ تاوا چۆنی؟ سڵاو بەخێر باشی تۆ چۆنی؟ یەخوا بەخێر بێ. فەرموو باشی ئەو مەرە فەرموو. لای چۆنیم کاتەوە باش. ئەوە لە دەستی وەرگرت سوکانەکەم وەرە زانە قورسە لای گوێدەمە بەرنامەی مناڵان یان ئاسانە؟ لاهی تەمەنە چەنە؟ ئەها چەند قورسە؟ تەمەن چەنە؟ ئەها نایزانێ؟ لاهی؟ لاوی نا لاهی. منیش دڵم لاهی. هەرە توی غەڵەتم پێ بکەی وەڵاوتم لاوی. لاهی لاهی جان لاهی لەکوێوە لەگەڵمانی لەکوێوە بەشداری؟ کوێ؟ سەیسایە هەر بژیت. خۆشحاڵین. پۆلی چەنی؟ چەند ساڵی؟ یەک فەرم لاهی. یەک. باشە ئەتوانی باشە دەیفەر باشە ئەتوانی گۆرانێکمان بە بڵێ ئەوە تەواویستی وا بڵێ. مێڵە لاهی چ گۆرانێکە زانی گۆرانێکمان بە بڵێ. کتابی فەرمیەکە شالاک خواک و فەرەی کوردی تەشکیل بەدەزێر یاری ماوەستە واک خان و یاماوێ بە هاپۆلەکان خۆر دەشتان سەریع بوو. دەست خۆش. ئافەرم لاهی هەر بژیت. دەست خۆش. بڕۆینە لای سەرخەکەمان تۆش وا بڵێ. دەی با بڕۆی. با بڕۆین. من تۆ بڕۆ ئەوبەر. تۆ بناچ. تۆ بڕۆ ئەوبەر. دەما حەزم تۆ بڕۆ ئەوبەر. من ئەڕۆم ئەوبەر. تۆ بڕۆ ئەوبەر. کاکە هاوڕانی کۆنتڕۆڵ من حەزم لێ نییە کە باش لاهی تۆ بڵێ یەک دوو تەواریش هەڵێ سێ. دوو سێ. ئەو شوێنی من
زانم لاهی بەس گوێ لە من بگرە واقع نەبێ خۆم یارمەتی تێ عادەتیمان بۆ دۆزیۆ دووبارەکەینەوە و دووبارێکێنەوەش کەواتە لاهی پێمان بڵێ یەک دوو سێ کڵاوێر ئەنجا کاکەڕەوەن زۆر زۆری حەز لەم بڕگەیەمان بوو زۆر زیرەکیشم تایە بە قسەی من کە واقع نەبێ بابزانین ئەتوانن پێکەوە دیارێکە بدۆزنەوە ئێستا ژمارەکان ێتە سەر شاشە من لێرەوە سێرتانەکەم ڕۆن باشە یاڵا لاهی ژمارەیەکم لەم ژمارانە بۆ هەڵبژێرە لە 1 تا 8 پێم بڵێ لە کام کڵاوەیانایە دەی ئەتوانێت دوو جار بڵێ گوڵ ژمارەیەکمان پێ بڵێ لایی دووتیان بڵێ دوو ژمارە دوو ژمارە دوو بکەنەوە بۆ لاهی بۆی بکەین بە گوڵ بۆ لاهی جوان ژمارە دوو ئافەرم لاهی هەر بژی تاواتت لەگەڵێ بەختی هەبوو لاهی وەڵا هەر بژیت لاهی پیرۆز بێ لاوینا لاهی بەخواوەتە لاوی مناڵە جوانەکانتوان پەیوەندیمان پێ بکەن ڕێژ ژمارە تەلەفۆنەکانی 0 1970 460 99 0 849 بەس یانزەکاوێ بڵێ سیانزە ئەمەیان بۆ تۆ تەواجیان من بەجێتە هێڵم ئەوە حەزم کرد هاوکاریەکی لاهی بکەم لە سەید سادقەوەکە بەشدار بوو لە بەرنامەکەی تۆیە زۆر خۆشحاڵ بووم هاتم مەگینەم خەریکی ئامادەکاری بووم میوانەکانم هاتووە سعات 6 بینەرمان بن و کورسات مەگەزین دەست پێ دەکات سعات 5 حەقم کردووە لایەکەوانیە هاوڕێیان چەپڵێکی بێز بۆ خۆم ئێستا ساعتەنە بەسی ساعت بکە من تاقم کردەوە هەر بژی تەواجیان ڕەوەندگیان زۆر سوپاس خوات لەگەڵ ئازیزانی من بەرنامەکەمان کۆتایی پێهات سعات 5 لێتان تێک نەچێت 6 سێریکەن سعات 5 کورسات مەگەزینمانێ و کاگڕۆند پێمانەڵێ کە بابەتەکانی کورسات مەگەزین بۆ ئەمڕۆ چیە بێ هاوڕێیانم پیرۆستان بێ زۆر سپاس بۆ ئایکی و بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم چیتر زۆرم خۆشەوێن ئاگاداری خۆتان بن سبەینێ هەی نییە شەممە یەکشەممە ئەگەڕێمەوە بۆلاتان سعات 4 ئاگاداری خۆتان بن دووبارە زۆرم خۆشەوێن بیرتان بێ هەمیشە خواتان لەگەڵ